کە ڕۆژی دوانزەی نۆی ئەم ساڵ وەکو ڕۆژی جیهانی وەرزش لە هۆڵەکانی وەرزشە دیاری کراوە خۆی یادەکە ئەوە نەنیە تەمەنی ڕەوە لە ساڵی 2022 بەڵام بابەتێکی زۆر زۆر گرنگە هەر بۆیە بە گرنگ زانراوە ڕۆژێکیان بۆ دیاری کردووە ئێمەش ئەم یادە با بڵێن هەلێک دەزانین بۆی کە تەوەرێکی بۆ بڕەخسێنین لەگەڵ میوانی بەڕێزی بەرنامەکەمەە لەسەر ئەم بابەتە زانیاری وەربگرین و هەر بۆی ئەڕێنەرای بەڕێز مامۆستا ئازاد قادر محەممەد ئەندامی یەکێتی لەشجوانی و ڕاهێنەری وەرزشی لەشجوانی مامۆستا ئازاد سڵاو لەبێ بەخێر بێ سپاس دەکەین مامۆستا ئازاد هەر بەگشتی وەکو بەڕێزت کە چەندەها ساڵە ئیشەکەی لە بواری وەرزشە پێمان بڵێ وەرزشکردن بەگشتی لە هۆڵ بێت لە دەرەوە تۆ چۆن باسی گرنگەکەیکەی دوایی ئەیبەسینەوەی کە لە هۆڵەکانە ئەمجارە چۆن گرنگ بەڵێ دەستخۆش وەرزشکردن ئەنجامدانی چەند چالاکیەکە چەند جوڵەیەکی دووبارەیە کە پێویستە دووبارەی پێویستە ڕۆژانە ئەنجامیین بۆ جوڵاندنی ماسوولکەکانمان بۆ ئارامبوونەوەی مێشکمان بۆ سورعەتبوونی خوێنمان بەناو دەمارەکانە کە ئەمە بە شێوەیەکی گشتی توانای جەستت زیاکات زۆر جار هەر بۆ دەرونیشمان زۆر زۆر باشە هێورمانەکە یارمەتی دەرە بۆ ئارامکردنەوەی دەروون بەرەسانوەکو ئەندامی یەکێتی لەشجوانی با سەرەتا پێمان بڵێ ئەو مەرجانە چین کەسێک کە سەردانی لە ئێوە کات بێ هۆڵێک دابنێت مەرجەکانی ئێوە چییە بۆ ئەو کەسە بۆکردنەوەی هۆڵێک بەڵێ عەفو ئەمڕۆ وەکو بەڕێزان باسان کرد ئەمڕۆ 12 نوێیە ڕۆژی جیهانی وەرزشی ناو هۆڵەکانە پیرۆزبایی لە سەرجەم برادرە ڕاهێنەرەکانمان ئەکەم کە خاوەنی هۆڵن سەرجەم هۆڵەکان ئەکەم کە هۆڵی وەرزشیان هەیە و سەرجەم لە وەرزشکارانش کە وەرزشەکەن لە ناو هۆڵەکانە هیوادارم ئەمڕۆیان باش بێت و هەموو ڕۆژێکیان باش بێت و سوپاسانەکەم بە نسبەت پرسیارەکەتەوە مەرجەکانی پێدانی مۆڵەت لە ناو هۆڵەکانە ئێمە وەکو ئەندامی یەکێتی لەشجوانی کاتێکە مۆڵەت ئەین بە هۆڵێک بە پەیڕەوی ناوخۆمان هەیە پەیڕەوە ناوخۆیەکانمان هەر لە یەکێتی لەشجوانی عراقی و یەکێتی لە ژوانی لقەکانی سلێمانی و هەولێر و دووەکانە ڕێکەوتوین لەسەر ئەوە مەرجمان هەیە مەرجەکە لە ڕووی بیناوە نابێت لە 500 مەتر کەمتر بێت باشە مەرجی ئاگرکوژێنەوە یعنی پێویستە بە تەواوەتی تیا بێ مەرجەکانی تەندروستی زۆر زۆر تەشیدی لێ ئەەکەینەوە کە پێویستە تیا بێ مەرجەکانی تەندروستی چییە؟ مەرجەکانی تەندروستی قاعەیەکی ئەبێ قاعەکە پێش هەموو شتێک هەواکێش و ئەوانەی مەزبوط بێ حەمام و ئەم بابەتانەی هەموو شتێک مەزبوط بێ ئەگەر کافتریای تایە ئەو کەسێک کە لەسەر کافتریا و شوێنی خواردن ئامادەکردنەکەیتی پێویستە وەرەقەی سەحی هەبێ هەموو شتێکی تەندروست بێ وەرزشکارە پاک و خاوێنی ناو هۆڵەکە بەردەوام پارێزراو بێت ئەوانە مەرجەکانی تەندروستیمانە ئیتر لە ڕووی ڕاهێنەریشەوە یعنی برادرێک ئەوێت هۆڵێک دابنێت یاد ئەگەر کەسەکە خۆی ڕاهێنەر نەبێت کابراایکی بزنسە ئەوێت هۆڵێک دابنێت مەرجی ئەوەی هەیە کە چەند ڕاهێنەرێکی ئێمە بخاتە سەر ئیش لە لای خۆی باشە پێویستە ڕاهێنەری پیاوی پێبێت ڕیادێدەری ڕاهێنەری لێبێت بۆ ئەوەی ئەو قاعەیە کەس بە شێوەیەکی هەڵا جوڵە نەکا خۆتان زان و وەرزش چەنە بە سوودە ئەگەر بێت و تۆ بە شێوایەکی هەڵا ئەنجامی بدەیت دڵنیا بە زیانت پێکە ئەگەنە لەوانەیە تووشی پێکانێک تووشی ئازاربوونێکت بکات ئەوانە هەموو ئامێرەکان مەرسان بۆ ئامێرەکان هەیە و ئامێرانی کە لە هۆڵەکە دانرێت بەڵێ بەڵێ ئێمە لیژنەی کەشفمان هەیە وەکو ئەندامی یەکێتی لەجوانی و کە لیژنەیەکمان هەیە دەرەچێت بۆ کەشفی قاعەکان کەشفەکە چۆنە لە چەند خاڵێکتیا سیرەکەیم زین ئامێرەکانی گونجاوە بۆ ڕاهێنان کە ئەگەر گونجاو بوو سەحێکی لێین بەڵێن بەڵێ ئەم ئامێرانە گونجاون بۆ ڕاهێنان بەڵێ زۆر باشە جا ئێستا تا چەند چاودێری هەیە بەسەر هۆڵەکانەوە ئەوەی کە ئەم مەرجانەی بەڕێزە دوتت هەتاکو کۆتایی کە ئەو هۆڵە هەبوو تایە ڕەچاو بکرێت بەڵێ وەکو باسمان کرد ئێمە
کە ئەو مەرجانەی تیابوو دەستەکە بە معاملە و شتیوا و ئێمەش کتاب و ناکتابووکی بۆکەین و وڵاتاندا کریایەوە بەڵام دواتری چاودێریانەکەن بەڵێ هۆڵەکان ئێمە ناویمان لایە لەگەڵ برابەڕێزەکانمان لە لیژنەکانی قایمقامیەت هەفتانە سەردانی نەک هۆڵە وەرزشەکان سەردانی سرتم شوێنەکان ئەکەن خۆتان کار و چالاکیەکانی لیژنەکانی قایمقامیەتتان لایە سەردانی هۆڵە وەرزشیەکان ئەکەن یعنی سەیرەکەن لە ئەو مەرجانەی کە پێویستە تیابێت ئایا مخالەفەی کردوایە شتێکە ئەو کاتە ئەوان پسوڵێکی ئاگادارکردنەوەی بۆکەن و ئیجرائاتی بەرامبەرەکەن یاخود ئەگەر لەوە هین بێت ئێمە ئاگادارەکەنەوە ئەگەر پەیوەندی بە خودی ڕاهێنەر و جیازەکانەوە یاریدەری ڕاهێنەر و جیازەکانەوە بێ ئێمە ئاگادارەکەنەوە برادرانی لیژنەکانی قایمقامیەت ئەگەر وانە بێت شتی کە بێت بۆ نمونە کامێرەی چاودێری دانە نابێت بۆ نمونە مەرجی تەندروستی تیانە بێت شتیانە بێت مخالەفەی کردێت بە حریق و ئەو بابەتانەی نقصانی بێ ئاگاداری ئەکەنەوە کە یا پسڵی غەرامەی بۆکەن یا چاچرن بەردەوام بە دواچوون هەیەوەیان باشەوەکو نرخ ئێوە دیاریەکەن یان بەپێی تایبەتمەندی هۆڵەکە خاوەنی هۆڵەکە نرخەکە دیاریەکەن بەڵێ ئێمە هۆڵەکانمان پۆلێن کردووە بۆ پلەیەک پلە دوو پلە سێ پلەیەکەکان زیاتر ئەو هۆڵانن کە مەلەوانگەی تایە باشە مەساحەیەکی گەورەی هەیە 2000 مترە چەند هزار مترە سپاس بەخوا خۆشبەختانە لە سلێمانیە چەند هۆڵێکی وا هەیە باشە ئەوانە بە پلەیەکدا ئەمرین باشە لەوە کەمتر کە بۆ نمونە سەیەکی کابرا 1000 متری هەیە شوێنێکی گەورەی جوانی کردوێتەوە کرێکی زۆر ئەیا بە بیناکە ئەویش مەجبور کرێکی زیاتر لە بەشداربووەکانی وەرەگرێ ئەوە پێوترێ ئەوانە هۆڵە پلە دووەکانی بۆ دانین باشە ئێمە پلە سێمان زۆرە بەنسبەت بە حسابی بژێوی عامی خەڵک بکەین هۆڵی پلە سێمان زۆرە پلە سێ ئەوەیە کە عادەتەن لە خوار 40,000ەوە لە بەشداربووەکان وەرەگرێت لە سەر و 40,000 و بەرەو سەرۆ پێوترێ هۆڵی پلە دوو ئێم ئەبینن هەلەنا ئەم پلەیەکەکان دووەکانیان سەکان جیاوازی هێشتا هەر نرخ هەیە ئەم جیاوازیانە ئێوە ڕێژەیەکتان بۆ دیاری کردوون لەو بازنەیە ئەتوانێت ئەمە گۆڕانکاری بەسەریا بێیان ئەمە خواستی خۆیانە بەم شێوەیە نرخیان دیاری سەیریکا وەکو پێم وتی کابرات بینایەکی گەورەی گرتووە لەوانەیە بە پارەیەکی خەیاڵی گرتوێتی بۆ ماگانە بڕێکی باش پارەی مەساریفی بۆیەتەوە هی کارمەندی لایە تێچووی کارەبای هەیە تێچووی ئاوی هەیە ئەنواع شتی هەیە ئەویش مەجبور لە بەشداربووەکانی بەسمە بەستم بۆ نمونە هەر لە پلە دووەکانە بۆ نمونە شوێنی وا هەیە چلە شوێنی وای 45 شوێنی وا هەیە پیاوان و ژنیانی جیاوازە ئەم نرخانە چۆنە کرد دیاری کراوەم ڕقەمانە ئەو نرخاناڵم ئێمە لە 40,000 تا 60,000 لە 40 تا ناڵێن بزەوت 45,000 لە دووە لە 40 تا 60 ئیتر بە پێی ها کوالەتی شوێنەکە و کوالەتی ئیشەکەی ئەو جا مامۆستا ئازاد لەم هۆڵە وەرزشانە چەنەها جۆری وەرزش ئەنجامەدرێت بۆ لە لای ئێمە دیاری کراوە لەش جوانیەکەیە ئەگەر تۆزە گۆڕانکاری بەسەرا بێ زومبا یا ئایرۆبیکەکە بۆ وەرزشی تریناو هۆڵمان ئێمە زۆر نیە لەم شوێنانەیە بەڵێ لە هۆڵە وەرزشەکانی ئێمە ئێستا ئێمە وەکو یەکێتی لە جوانی کە خولمان کردوێتەوە خولی ڕاهێنەری لە جوانیمان کردوێتەوە باشە خولی ئایرۆبیک و ئەم بابەتانەمان کردوێتەوە یەکێتێکی کە هەیە پێوتێتی هێزی لەش ئەوانیش خولی تایبەت بە خۆیانیان کردەوە یان یەکێتی بەرزکردنەوەی قورسایی ئەمانە هەمویان لە ناو هۆڵەکانە ئەکرێن بەڵام کۆمەڵێ وەرزش و جوڵەی کە هەیە کە ئیشتا بە شێوەیەکی بڵاو نەگەشتۆتە ناو شارەکەمان ناو کوردستانمان وەکو دەست پێشخەری ئێوە بۆ خۆتان خول ناکەنەوە بۆ ئەم وەرزشانەی تریشەوە پێویستە بەشدار بووە بێ هەموو خولێک پێویستە ئایا چەند کەس ئارەزوومەندە لەو بوارە بەشدار بکاتەوە باشە حد دوێنێ پێری ئەوایە خولێک بکرایەتەوە لە سلێمانی خولی کرۆسفیت باشە جوڵەی کرۆسفیت خولێک بکرایەتەوە لە بەغدا و باتنایە ئەنجام بکرایە بەڵام بەبوونی ئەوەی کە خواست کەم بوو لەسەری نەکرا خولەکە نەکرا ینی برادرانی یەکێتی لە جوانی عراقی لە بەغداوە بێنن سلێمانی سێرەکەی بەشداربوویەکی کەم خولەکەش خول لەسەر ئاستی هەموو عراق بوو تەنها 18 کەس لای ئێمە ناوی نووسی کە بیوێ بەشداری ئەو خولە بکە لە هەموو محافظەی عراق بێن لە سلێمانی بکرێ و 18 کەس بەشداریکە زۆرترینیش فاز بخوا یعنی سلێمانی
ئارەزوویەکی زۆری هەبوو هیچ محافظەیەک نەگەشتە 18 کەس نەگەشتە 5 کەسیش کە ناوی نووسی بێ و بیاوێ لێ بکرێتەوە لای ئێمە 18 کەس ناوی نووسی ویستی بکرێتەوە ئەنە ئەو ئارەزوو هەیتە بەڵام نەگونجاوتیان ئێمە بین هۆڵێ بگرین و دنیایەک 3 ڕۆژی پێ بچێ و ئەمە ئەوە وتیان ناکرێت بۆ 18 کەس تاخیریان کرۆ بۆ کاتێکە وەکو ڕاهێنەر تایبەتمەندی ڕاهێنەر کە لە هۆڵەکەیە بێنێتەوە ئەبێت تایبەتمەندیکی تیاابێت بەچی ئەوت لێ ڕاهێنەر بەکێوێت ڕایەنەرە بێت پێش هەموو شتێ قادێکی بەقوتی هەبێت لە ناو هۆڵەکە بتوانێت سەیترە بکات بەسەر هەموو یاریزانەکانە لە ڕووی پێدانی زانیاریەوە لە ڕووی پێدانی جوڵەی وەرزشیەوە نێڵێت هیچ یاریزانێک بەلاڕێە بچێت لە ئەنجامدانی جوڵەکەی زایدەن لە بەکارهێنانی تاواوکەرە خۆراکیەکان و دیسانەوە باسی بکەینەوە مادە وزە بەخشە وزە بەخشی زیاندارەکان ئاستبەندی هەیە بۆ ڕاهێنەرەکانیش ئاستیان هەیە ئاستبندیان بۆکەن پلەبندیان ئێمە چۆنەکە ئەمە کە خول ئەەکەینەوە خولی ئەی و بی و سی لە سیەوە دەست پێەکەین سی لە ئەوەی بڕوانامەی پلەسیە نابێ ئەوە پێوتێ یاری لە دەری ڕاهێنەر هەر ئەم سیە ساڵی دواتر بەشداریە کات ئەبێ بە بی باشە بی مەرحەلەیە زیاترە بڕێ ئەبێ بە بی ئەمیش هەر یاریە دەری ڕاهێنەرە دوایی کە ساڵی دوایەوە یعنی بە 3 ساڵ ڕاهێنەرێک پێ ئەگەێنرێت ساڵی دوای ئەوە ئەمە بێ بە ڕاهێنەری پلە ئەی پلە ئەیتر لە دوای پلە ئەیەوە چێ بۆ لیڤڵ 4 و لیڤڵ 5 و لیڤڵ 6 و تاوەکو ڕاهێنەری نێودەوڵەتی ئەوانە باشە ئێمە پلە ئەیەکان لە ناو قاعەکانە ئەتوانن کۆرس بنووسن ڕاهێنەری پلە ئەی لە ناو قاعەکانە ئەتوانن ڕێنمایی وەرزشی بنووسن لە ڕووی کۆرسەوە زایدن لە ڕووی پێدانی خۆراک و ئەو بابەتانەوە باشە کاتە مەرجە لە هەموو هۆڵێکی وەرزشە پلە ئەیەک هەبێ بەتەکید یعنی هیچ هۆڵێک لە سلێمانیان نەکراوەتەوە پلە ئەی نەبێت باشە وەکو ڕەگەز جیاکراوەتەوە کە هۆڵێک تایبەت بێ بە کوڕانیا کۆڵێک تایبەت بێ بە کچان یان هۆڵێک میکس بێت هەردووکیان بەیەکەوە بن ئەمە سلێمانی زۆرمان هەیە یعنی لە کەسێک دیسانەوە ئەیڵێمەوە کەسێک کە ئەوێ هۆڵێک دانێت دیێت بۆ یەکێتی لە ژوانی ئەڵێ من هۆڵەکەم میکسەکەم میکسێکە بە تێکەڵێکم هەیە هەر هەمان هۆڵە بۆ نمونە ئەڵێ بە شەفتا دەیکەم سعات هەشتی بەیانی ئەو جیاوازیەکە چییە هۆڵێک بیکات بەس بە کوڕان بێت یان کاتەکەی دیاری بکات یان هۆڵێک هەر بە بەردەوامی میکس بێت جیاوازیەکی هەیە جیاوازەکەی چییە کە بەس خانمان توانیان وەرزش بکەن لەو هۆڵە مەرجە ڕاهێنەری خانم هەبێ مەرجە یاریدەری ڕاهێنەری خانمانیش هەبێ عنیەوە مەرجە کە یەک ئافرەتیش چووە ئەو شوێنە تەمرینی کرد پێویستە ڕاهێنەرێکی خانمان هەبێت و یاریدەری ڕاهێنەرێکی خانیشمان هەبێت لەو هۆڵە یعنی لە ڕێی خانمانەوە پێدانی وەرزشە گیرێ بە بەشدار بووە خانمەکان باشە مامۆستا ئازاد ئێمە ئەبینین ئێستا بە خۆشحاڵی و ژمارەیەکی زۆری هۆڵی وەرزشمان هەیە لە گەڕەکە جیاوازەکانیشە چۆن بکرێت ئەم فەرهەنگی وەرزشکردنە بەربڵاوتر بکەین گشتگیرتر بکەین وەکو وتمان ئێمە وەرزشکردن سپاس بخوا خەڵکی سلێمانی بەعام ئێستا خویاوەتە وەرزشکردن هەموو گیان هەموو کوردستان بەس من کە خۆم لێرەم و ئەو نیە ئاگادارموانە ئەیبینی لە ستێکەی خۆت ئایبینی یەتە دەرەوە جوڵەیەکی وەرزشیەکە ئەگەر شەو ڕۆی تۆسەیەکەی مجموعەیەک هەر شوێنی نەبێ بچێتە هۆڵێکە وەرزش بکە هاتوۆتە دەرەوە لە ناو پرۆژەکەی خۆیان لە نزیکی ماڵی خۆیەوە جوڵەیەکی وەرزشیەکە بەیانیان بە هەمان شێوە یەینە دەرەوە چین بۆ سەرکار چەند کەسێک ئەبینین کە وەرزشەکە سپاس بخوا وەرزشکردن بووە بە کولتور بەنسبەت هۆڵەکانیشەوە سلێمانی بەشێکی زۆر زۆر هۆڵی تایە یعنی لە هەر گەڕەکێکا و لە هەر پرۆژەیەکە سپاس بخوا هۆڵێک کراوەتەوە زیاتر لە 170 هۆڵ لە سنووری سلێمانیە هەیە جگە لە قەزا و ناحیەکان کە ئەم هۆڵانە هەمووی خزمەتە بە وەرزش دۆست و بە سەرجەم تاچی کۆمەڵگە باشە جەم بەسم لە پرسیارەکە ئێمە ئێستا لە یەکەکانی نیشتەجێبوون هەندێکیان نەیبینین سێتی وەرزشیان داناوە لا دوایە ئەم سێتانە بەداخەوە تەنیا لەوانەیە بە یەکی دوودانە ئیتر ڕزایەتیاندا بێت لە کاتێکا بێت سێتەکە تۆزێک لەوە کاملتر بێ ئەم سێتە وەرزشیانە لە قوتابخانەکان لەم شوێنانە تا چەند هاوکارە بێت خەڵک وردە وردە بێتە ئەم بوارەوە ئەوەشی ئەهلی نییە باوەڕکە شتێکی زۆر باشە خۆزگە لە سەرجەم شوێنە گشتیەکانی شایانیە ها بە بڕۆی لە شوێنێکی تایبەتیان کرد بێت ئەوە دابنرێتەوە بەڵام
لەگەڵیشە یەک شتی پێوتێ غەڵەت بەکاری نێنێ یعنی کەسێکی تیا بێ بزانێ بە جوانی بەکاری بێنە فۆتۆیەکی پێوە بکەی ئەوە زۆر جوانە ئەم وەرزشە ئاوا بەکارێ و لەوانەیە هەموو کەس شارەزای نەبێت لە بەکارهێنانی ئەوە بەڵام مەفروزە ئەوەی پێوە بێت و من بەش بە حاڵی خۆم حەزەکەم لە زۆربەی زۆری گەڕەکەکانە ئەگەر باخێکی پچکۆلەی تیابێ دووسێ ئامێری واشی تیابێ بۆ دابنێت ئێوە چاودێری ئەم شوێنانە ناکەن بزان سێتەکانیان تەواویان ئەوە تەسەوڕەکەم بکرێتە لای گەشت و گوزار و باخچەکان و ئەوان لەو باخچەکاندا ئەنرێت تەسەوڕەکەم لای ئەوان بێت مامۆستا سەبارەت بە هۆڵەکان هۆڵێک کە پێشتر دانرابێت و مۆڵەتی وەرگرتی بێ نوێکردنەوەی ساڵانەکەی چۆنە؟ لەکردنەوەی ساڵانی هەیە؟ بەڵێ باشە هیچ هۆڵێک بەبێ ساڵانە ناتوانێت بە هەمان جۆر ئەویش مەرجە نوێەکانی بەسەرا جێبەجێکرێت؟ بەڵێ مەرجە نوێەکانمان چییە پەیڕەوە ناوخۆیەکە ئەگەر هۆڵێک 300 متر بوو بێ لە ئێستا یاسایەک هەیە لە ئێوە 500 متری پێویستە هۆڵەکە ئەو هۆڵات ئەبێت چۆڵی کات چێت شۆڵێکی 500 متریە چی مۆڵەتی یەک ساڵی ئیرێتێ مۆڵەتی ساڵ ئەو ساڵی بۆ تازەکەیتەوە پێی ئەوترێت تا ئەم ساڵەوە بۆمان تازەکەوێت ساڵی داهاتوو هۆڵ بە شوێنێکی کە بدۆزەرەوە کە گونجاو بێت لە ڕووی مەساحەوە لە ڕووی ئامێرەوە لە ڕووی هەموو مەرجەکانەوە گونجاو بێ بۆ وەرزشکردن. زۆر سپاس مامۆستا ئازاد بۆ زانیاریەکانی بەڕێزت بۆ تا بە نرخەکانی بەڕێزت بە هیوایەوەی کە وەرزشکردن ببێتە خەمی هەمومان وانە بێت تەنیا بە چاو چاولێکردنەکە بێتیان ژمارەیەکی کەم بێت ماندوو نەبن سپاس بۆ